سالا وفيروز به ام كيف شهيتي خند دريفا زاروكا جبرق ججنا سرسالة ججنا ليبوريني ججنا اشتيي ام هيفي دكنج بسر ملتي مي كرد و جهان تواد بخير وسلامة درباتو به كيف خوشی زاروکاش با سری ساله و گیش به کیف خوش بونه مازون جو چوب جی و ساعت خوش فيزيكي حق تاكو هاشتاكو هوصا يعني حسب موسمه يعني موسم تخوزيته أنا كأبا برا زبستاني بيا موسم زبستاني أجنيشة قرادة بانيرة جوجية أبا خوش چيتا بيني بهارا موسم بهارا أنا چيتا سفرات تكايا وتشتواسا أغلبهم حشنون عادي كديا صودا سعرت همیا نه والا سعرانان عادی 4000 یا گشنیشی 500 یا جوجی کلی 1000 اغلب هندجورا هندید من هندجورا هم قیمه دینین یا قیمه 1000 دینار یا قراده 500 هر یک نوعه که جاران ئیش زۆر بوو خەڵک دەهات سارەی ڕادەگرت معاملەشی نەدەکرد دەیگوت بە زوو لە بۆم تاوکە کێشەم پارەکەی نییە ئێستاوانیە ئێستا ترومبیلەکەی کە دێنی پێش وەختی پێم دەڵێ بە چەندیم لە بۆ چادەکەیەوە ئەگەر جاران بە $100 چادەکردەوە ئێستا گە دەڵێم 75,000 هەر دەڵێ زۆرە جاری واشە بووە هەر چاچی نێکردەوە کە باسی پارەکەم کردێ معاملەم لەگەڵی کردیە پێی هەر زۆر بووە زۆر بە قیمەتی کەمترم لەو پێگوتیە ئیشوکار زۆر باش بوو لە 2004 هەتا 2013 و ئەوانە هەتا بیدایەتی چاردەش هەر باش بوو بەس ئێستا خەڵکەکە ئیشوکارەکە زەعیف بووە کابرا سیارەکەی هەتا تەواو عاتڵ نەبی مەسرف لە سیارەکەی ناکە